بەردەوامی لەگەڵتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکە لەم تەوەرشە باس لە کەمکردنەوەی دەوامی فەرمانگاکان و دام و دەستگاکانی حکومت دەکەین بە تایبەتیش لە کەرکووکە هۆکار چییە کە کاتژمێرێک دەوامیان کەم کردوتەوە هۆکاری مانگی ڕەمەزانە یاخود ئەم کاتژمێرە بەردەوامە بێت جگەلەوەش باس لە فستیڤاڵەکانی بەهاری خوێندنگا و قوتابخانەکانی شاری کەرکووک دەکەین لەگەڵەوەشە ئێمە چی بکەین کە هاوکار بین لەو فستیڤاڵانەدا و بەهرەی خوێندکارەکان دەربکەین لەگەڵ ئەمەشە چەند گفتوگوۆیە لەگەڵ میوانەکەم دەکەم کە سەبارەت بە خوێندن لە کەرکووکە تا چه ئاستێک خوێندنی کوردی و خوێندنی عەرەبی و سەرجەم خوێندنەکانی تریش کە لە کەرکووکە ئەنجام دەدرێت ئاست و لێڤڵی بەرزەوە بووە. زۆر بەڕێز جێگری پەروەردەی کەرکووک ماوەسا سامان مەجید لێرە میوانە و گفتوگۆ دەکەین لەگەڵێ. ئوستاد بەخێر بێ و بەیانی باش. بەیانیتان باش. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ جەنابتان. من سەرەتا بە هەموو خەڵکی شاری کەرکووڵێم بەیانیتان باش و بە بۆنەی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە پیرۆزبایی لە هەموو گەلی عێراق و گەلی کوردستان بەگشتی و هەروەها خەڵکی بە شەرەفی شاری کەرکووک پیرۆزبایی مانگی ڕەمەزانیان لێکەم و هیوادارم ڕۆژەکانیان پڕبێ لە خێر و خۆشی و مانگێکی خۆش بەسەر برن ئینشاءالله. خێراتی. سپاس. مامۆستا سامان بە زانیاری لێوەرگری سەبارەت بەو فەرمانەی کە کەمکردنەوەی کاتژمێرێک لە دەوامی فەرمانبەران کرا لە مانگی ڕەمەزان ئایا تەنها تایبەتمەندە بە مانگی ڕەمەزان و تا چەند هاوکارە بۆ ئەوەی کاری فەرمانبەران ئاسان بێتەوە لە مانگی ڕەمەزاندا؟ بەڵێ ئێمە بە پێی نووسراوێکی ئەمیندارەتی گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە ئاڕاستەی هەموو دایرەکان و هەموو محافەزەکان کراوە کە لە مانگی ڕەمەزانە دەوام کاتژمێرێکم بکرێتەوە لای جەنابتان معلومە کە ئێمە دەوامی وەکو دایرەکەی خۆمان لە 8:30 دەست پێکات تاکو 2:30 لە ڕۆژانی ئاسایی بەڵام هەموو ساڵێ لە مانگی ڕەمەزان سەعاتێک کەم ئەکرێتەوە ئەبێتە 8:30 تاکو 1:30 لە یەکشەم بۆ چوارشەم بەڵام ڕۆژی پێنجشەم ئەبێ لە 8:30 تاکو 12:30. زۆر باشە هەرچەنێ بۆ قوتابخانەکان بام پرسیارش بکەین لە بەرەوەی مامۆستایانیش زۆر کات لایەن وایە کە بۆ ئەوانیشە بۆ قوتابخانەکان کەم دەکرێتەوە ئەم کاتژمێرە یان تەنها فەرمانگەکان دەگرێتەوە؟ نەخێر تەنها فەرمانگەکان دەگرێتەوە چونکە لە قوتابخانەکان خۆیان زۆربەی قوتابخانەکان 2 دەوام و 3 دەوامن خۆیان کاتەکەیان بۆ دیاری کراوە ئەگەر کەم کرێتەوە تاسی لەوانەکانیانەکە ئەم فەرمانە تەنها دایرەکان دەگرێتەوە. زۆر باشە. مامۆستا سەبارەت بە کار و چالاکیەکان وەکو ئێزانین مانگی 3 قرەباڵەخێکی زۆری تایە سەبارەت بە بۆنەکان هەر لە جلی کوردی و یادی هەڵەبجە و ئەنفال و هەتا دوایەکەی ئەمە تا چەند گرنگی بەوادەن کە لە قوتابخانەکانە یادی بکرێتەوە پێتان وایە تا چەند یارمەتی دەرە بۆ ئەوەی بابەتە ڕۆتینەکەی قوتابیان دەرچێت و هەروەها بابەتی هەستی نەتەوایەتی و ئاگداری مێژووی نەتەوەکی خۆشیان بن. بەڵێ ئێمە وەکو پەروەردەی کەرکووک هەموو ساڵێک لە وەرزی بەهاردا بە تایبەتی لە مانگی 3 هەر خۆی مانگی 3 پڕە لە بۆنەی خۆش و ناخۆش بۆ هەموو گەلی عێراق و بە تایبەتی بۆ گەلی کورد و ئێمەش لە مانگی 3 موافقە ئەدەینە هەموو خوێندنگاکان و هەموو قوتابخانەکان کە بتوانن بەهرەی خوێندکارەکانیان و قوتابیەکانیان پیشاندن لە ڕووی هونەریەوە لە ڕووی زانستیەوە و هەروەها لە ڕووی کەلتوریەوە کە هەندێک کەلتوری جوان هەیە هینەتەوەکان ئەتوانن پیشانی بدەن لەوێ جگە لەوەیش ڕۆژی جلی کوردیمان هەیە یاخود جلی نەتەوایەتی ئێمە موافقەمان داوە بە مەکتەبەکان کە ئەو ڕۆژە بەرز بنرخێنن و لە جەنابتان بینیتان لە چەند ڕۆژی ڕابردوو کە ئەو فستیڤالە و ئەو مناسبەیە بەس ڕاگیرە و هەمومان بە جلی کوردی و بەشداریمان تای کرد. زۆر باشە سەبارەت بە فستیڤاڵی چالاکی و قوتابخانەکان بابەتە هونەریەکان بێ یاخۆدە و بابەتانی کە زانستیە لە قوتابخانەکاندا لەم بەهارەیەوە بەڕێواچێ و بەڕێزتان و هەموو ئەو کەسانی کە سەر بە پەروەردەن سەردانی ئەو فستیڤاڵاتانتان کردووە تا چەندێک گرینگە لە ساڵێکە یەک جار نەبێ بۆ نمونە بۆ بەهرەکان جارێک بێ بۆ فستیڤاڵە گشتێکی قوتابخان و خوێندنگاکان جارێکی تر بێت تا چەندێک گرینگە دەستی هاوکاری بۆ ئەو قوتابخانانە درێژ بکەن یاخود بۆ ئەو خوێندکارانەی کە بەجددی بەهرەیان تایە. بەڵێ ئێمە وەکو پەروەردە خۆتەزانی بەشێکمان هەیە کە پێوترێ بەشی چالاکی قوتابخانەکان و بەشی چالاکی وەرزشیشمان هەیە و ئێمە بە هەموو توانایەکمانەوە پشتگیری لە دوو بەشە ئەەکەین و بە هەموو توانایەکمان پشتگیری لە مەکتەبەکان ئەەکەین کە ئەم چالاکیانە ئەنجام بدەن بەڵام لە کۆرسی یەکەم بەهۆی خوێندن و
زستانە و دنیا ساردە ڕەنگە نەتوان ئەو چالاکیانە ئەنجام بدەن دایمەن ئەم چالاکیانە لە وەرزی دووەما دەست پێکە و ئێمە ئەم ساڵ پێش مانگی پیرۆزی ڕەمەزان چەند چالاکیەکمان کرد ئێستا لە مانگی ڕەمەزانە چەند چالاکیەکی ئاینیمان هەیە بۆ نمونە خوێندنەوەی قورئانی پیرۆز یاخود هەندێک چالاکی ئاینیمان هەیە لە قونداپخانەکان ئێمە جگە لە چالاکیەکانی ناو شاری کەرکووک لەسەر ئاستی عێراقیش بەزرارە بین لە چالاکی وەرزشیەکان و هونەریەکان و هەندێک تیممان هەیە یعنی لەسەر ئاستی وڵاتانیش هەر بەشدارە بن و پشتگیریان لێکەین ئەمە زۆر شتێکی مهمە بۆ نفسیەتی خوێندکارەکان و بتوانین بزانین چی لە مێشک و دڵی خوێندکارەکانە هەیە چی بەهرەیەکانێ بتوانین پەرەی پێ بدەین و پشتگیری لێ بکەین هەم قوتابەکان لە ڕۆتینیش دەرەچن ئیتر قوتابخانە و خوێندن و سایکردن مامۆستا بەر لە دەستپێکی بەرنامە باسی ئەوەت کرد کە مانگی 5 تاقیکردنەوەکان دەستپێکە بە ئێستا ترسی قوتابیەکان هاتە مەیدانەوە ئامادەکارەکان بۆ کۆتا تاقیکردنەوە چۆنە مامۆستا ئێمە هەموو ساڵێک تەبعاً بەر لە تاقیکردنەوەکان خۆمان ئامادەکەین و هەموو مەکتەبەکان تەجیزەکەین بە ئەو کەرەستانەی کە پێویستیانە بۆ تاقیکردنەوە لە ڕووی قرتاسیە و لە ڕووی دەفتەری ئیمتیحانیوانە جگە لەوەیش تەنسیقمانەیە لەگەڵ تەندروستی کەرکووک و هەروەها پۆلیسی کەرکووک دایرەی کارەبای کەرکووک کە ئەو کاتژمێرانەی تاقیکردنەوەی تیاگرێ کارەبایان بۆ دابین بکەین و هەروەها لە حاڵەتێکی نەخوازراوە لەگەڵ سەحەیە تەنسیقمانەیە کە بتوانین حاڵەتێکی نەخوازراوە ڕووبدا لە هەر مەکتەبێک حاڵەتێکی تەندروستی هەرزوو فریانەکەون ئێمە بەپێی خشتەیەکی وەزارەتی پەروەردەی عێراقی کە بۆمان هاتووە امتحاناتی پۆلە ناکۆتاکان کەواتە یەکی سەرەتایی تاکو 5 و 1 و 2 ناوەندی و 4 و 5 ئامادەیی کە لە دەوری یەکەم بۆ پۆلە سەرەتایەکان لە 2-5 دەسی پێکە تاکو 8-5 و بۆ ناوەندی و دوا ناوەندی لە 9-5 دەسی پێکە تاکو 19-5 بۆ ئەمتحانە وزاریەکان بۆ پۆلی یعنی بۆ مەرحەلەی سەرەتایی لە 12-5 دەسی پێکات و بۆ متەوەستە کە ناوەندیەکات ئەکا لە 21-5 دەسی پێکە و بۆ مەرحەلەی ئامادەیی لە 8-6 دەسی پێکە بەڵام جەدوەلەکان تا ئەم دەقەیە ئەعلان نەکراوە ئەو خشتەیە خۆیان وەزارەتی پەروەردە بەشی ئیمتحانات تەحدیدەکەن زۆر باش ینی لە ئێستاوە مامۆستا و خوێندکاران دەتوانن خۆیان ئامادەکەن بۆ لە دوای نیوەی ساڵەوە کە پشۆکە تەواو بێ قوتابی یەکسەر خواخوایەتی سەر ساڵ بێت و ئەهات بچێتە پشووی هاوینەوە زۆر باشە ئەگەر کار و چالاکیەکانی ناو فەرمانگە یاخود ناو پەروەردە باز بکەین ئەو کار و چالاکیانە چین بەڕێوە دەچێ ئێوە چۆن پێشوازی لە هاوڵاتیان دەکەین یاخود چۆن هاوکارە بن بۆ ئەو کارانەی کە ڕۆکەنە لای بەڕێستان جەنابتان نەزانن پەروەردەی کەرکووک یەکێکە لە دایرە گەورەکانی شاری کەرکووک ئێمە نزیکەی میلاکاتمان نزیکەی ینی 50,000 فەرمانبەری ڕەتداوە و ڕێژەی خوێندکارانمان 600,000 خوێندکارمان ڕەتداوە لە پۆلە سەرەتایی و تاکو ئامادەیی هەر بەو هۆیەوە ئێمە ڕۆژانە زۆرترین ڕێژەی مراجعمان هەیە لە دایرە من بەخۆم هەموو ڕۆژێک ڕۆژینە ڕۆژێک بە پێی مەجال و بە پێی توانە لە پرزگە دانشم بۆ ماوەی کاتژمێرێک 2 کاتژمێریان سێ هەتەنێ پێویست کار لەوێ لە پرزگە دانشم بۆ ڕایکردنی مامەڵەی خەڵک و ئاسانکاری بتوانین ئاسانکاریەک پێشکەشکەین بە خەڵکی خۆمان خەڵکی خۆشەویستی شاری کەرکووک زۆر باش هەرچەنە تۆزێ دوور کەوتینەوە لەو پرسە بەس مامۆستا ئەو کاتژمێر کەمکردنەوەیە لەلایەکەوە کە زۆر سوودمەندە بۆ ئەوەی فەرمانبەران ماندوونە بن تۆزێ ئیسراحەتکەن ئەی لەلایەکەی ترەوە قەرەباڵەخی پشێوی دروست نەکردووە چونکە وەکوتە سەردانی کەرتان زۆرە کاروبارتان زۆرە ئێمە لە مانگی ڕەمەزان هەر خۆی بە تەبیعەت لە مانگی ڕەمەزان مراجع کەمە بێتەوە چکە ئەوە نایەن مراجعی دائیرەکان بکەن بۆ ئیشوکارەکانیان ڕەنگە کەمتر بێتەوە ئێمە لە دایرە نەخێر تاسی لێمان نەکردو بەڵام ڕەنگە لە کاتی بەربوونی تەوابوونی دایرە و دەوامی ڕسمی ڕەنگە لە جادەکان قەرەباڵغەیەک دروستکە بەڵام ئێمە وەکو دایرە تاسیری لێمان نەکردووە چونکە هەر لە دایرە من خۆم بە خۆم ڕۆژانە لە پرزگە دانشم و ئاسانکاری بۆ خەڵکەکەم و مامەڵەکانیان ڕایەک زۆر باشە ئەگەر شتێک مابێ ئێمە باسمان نەکرد بێ لە کار و چالاکیەکان لە فستیڤاڵەکان لە تاقیکردنەوەکان تا چەنێ پرسیارێکە یاخود بابەتێکە خۆت حەزکەی باسی بکەیت وەڵام من دەستخۆشیتان لێکەم هەر بە بۆنەی نزیک بوونەوەی
یادی کیما بارانی هەڵەبجە ڕۆژی کاکا ڕۆژی شەممە بەڵام ئێمە وەکو تربیە ڕۆژی یەکشەم یادەکەینەوە و هەر لێرەوە پرسە و سەرخۆشی خۆم ئاڕاستی هەموو خەڵکی هەڵەبجە دەکەم و هەموو شەهیدانی کوردستان و شەهیدانی کەرکووک ئەەکەم و لەخوای گەورە داواکارم بە بەهشتی خۆی شادیانکە و هەر لێرەشەوە مانگی ڕەمەزان پیرۆزەکەم لە هەموو خەڵکیش بە شەرەفی شاری کەرکووک و ئێوەش دەستان خۆش بێ و هەر لێرەشەوە بە هەموو خوێندکارانی شاری کەرکووک ئەڵێم کە لە ئێستەوە خۆتان ئامادەکەن بۆ ئەمتیحانات چکە ڕۆژ بە ڕۆژ لە ئەمتیحانات نزیک ئەبینەوە و بە هیوای سەرکەوتن بۆ هەموو خوێندکاران و مامۆستایان. زۆر سپاس. بەڕێز مامۆستا سامان مەجید جێگری بەڕێوەبەری پەروەردەی کەرکووک سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ سپاس ئاوارە. سپاس بۆ تۆش.